باسیەوەمان بۆ بکەی بێ زەحمەت کە بۆچی لێرە 150 داشکاندنتان بۆ ئەو کەسانە کردو کە بە جلوبەرگی کوردیەوە دێن سەردانی پێشانگا دەکەن. بڵێ سەرەتا بەخێراتنتان دەکەم. من پێم وایە هەر کەسێک کە کارێکی هەیە لەگەڵ ئەو میلەتە کارێک دەکات قازانجێک لەو خەڵکە وەردەگرێ ئەرچی کۆمەڵایەتی لەسرە بەرامبەر بە میلەتەکەی و نیشتیمانەکەی بەداخەوە کە کللتوری جلوبەرگ لەبەرکردن بە جلوبەرجی کوردیەوە کەم بۆتەوە ئێستا ئێمە وەک پاڵپشتێک بۆ زیندووکردنەوەی کللتور بۆ بەرزمانەوەی کللتور هەستین بە دابینکردنی داشکان تاکو 150 بۆ هەموو ئەو کەسانی کە بە جلی کوردیەوە دێن سەردانمان دەکەن لەبەر خاتری ئەوەی دووبارە جلی بەرجی کوردی زیندوو بکەینەوە. تاوەکو ئێستا پێشوازی خەڵک چۆنە خەڵک زۆراتون کە جلی کوردیان لەبەر بۆ شوێنەکەتان تا ئێستا بە کەم بووە چونکە لە دوێنێەوە با بڵێن بڵاومان کردەوە ئەمڕۆژ بە هۆی بارانەوە درەنگ تۆزە کردمانەوە بەڵام لە چەند ڕۆژێک کە خۆی لەوە بیرۆکە کە سەری هەڵدا کە کۆمەڵک گەنجم دەبینی بە جلی کوردیەوە سەردانی پێشانگایان دەکرد زۆرم پێ جوان بوو زۆرم پێ خۆش بوو کە گەنج بە جلی کوردیەوە دێتە پێشانگا بۆی ئەو ئۆفرەماندانە بۆی پێشکەشی ئەو کەسانەی بکەین کە بە جلی کوردیەوە دەن. لە شوێنەکە ئێوە چی بەردەستە چیتان هەیە؟ ئێمە تابلۆمان هەیە تابلۆی هوەری وەک ئەوانەی لێرەوە دیارن لەگەڵ وێنە لەسەر کوپ چاپ دەکەین قەڵەم و مەتارەشمان هەیە بۆ خواردنەوەکانی کە تێبکەی ناوی لەسەر چاپ دەکەین هەمووی لێرە دەکرێت ینی یەکسەر پێشکەشیان دەکەینەوە تەنها تابلۆکان پێشوەختە چاپ کراوە.